دەنگۆی ئەوە هەیە کە پەرلەمانی کوردستان لە هەفتەی داهاتوو دانیشتنی بکات سەبارەت بە بەردومانکردنی ناوچە سنووریەکان بەداخەوە دەبوو پێشووتر لە ماوەی پێشووتر پەرلەمان دانیشتنی کردبایە لەسەر ئەو پرسە گرنگە و چەندی پرسی گرنگتر هەیە کە پەرلەمانتاران یادداشتیان داوە بە سەرۆکایەتی کە جەلسە بکرێت سەبارەت بە پرسی 400 ملیارەکە بە بەردومانی ناوچە سنووریەکان هی ناوچە دابڕاوەکان کەیسی 400 ملیارەکە و بڕینی موچەی خەڵک و یەک دنیا کێشە و مشکلەی خەڵک بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان 15 مانگێکی درێژ کردەوە ئەوە نیوەی مانگەکە تێپەڕی هێشتا جەلسەیەکی نەکردو سەبارەت بە کێشە و معاناتی خەڵک و خەڵکان لە کۆمەڵێک هاوڵاتی سیڤیل لە ناوچە سنووریەکان بەردومان دەکرێن بە ناحەق و چەندین خەڵک کێشە و گرفتی هەیە جوڵەی بازار وەستاوە موچەنیە بژێوی ژیانیان دەست ناکەوێت کاسبکار چەندین کێشە و گرفتی گەورە هەیە بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان چکە سەرۆکایەتێکی لاوازە دەستەمەوە بۆ بەرامبەر بە حکوومەت بۆی هەتاوەکو ئێستا نەتیمی حکوومەتی بانکێشتی پەرلەمان کرۆ سەبارەت بۆ پرسە گرنگانە نەهیز دانیشتنێکی ئەنجام داوە کە 15 ڕۆژی مانگەکەی تێپەڕی.